بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 16ی ئاسایی خولی بەهارەی ساڵی سێم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێکەین. ئێستش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم کە بەرنامەی کاری کۆبوونەوە و پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشومان بۆ بخوێنێتەوە. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 بڕگەکانی یەکەم دووەم سەیەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 48 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ببورن دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 16ی ئاسایی خولی بەهارەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە ئەم بابەتە ئەساسیە باتەوەری سەرەکی دانیشتنەکەی پەرلەمان بێ و سەبارەت بە دوور و درێژی بەڕێزان بەرنامەی کاری کۆبوونەوەکە ئێمە چەند خاڵێکمان داناوە کە ناچارین دایانین. سەبارەت بە یەکەمیان هەمووتان ئاگادارن لایەنی پەیوەندیدار کە ئێستا ڕایەڵەی سەرەکی پەیوەندیە لەگەڵ حکوومەتی ناوەندی دیوانی چاودێری داراییە و وردبینیکردن لە پرۆسەی داتاکانی هەرێمی کوردستان دیوانی چاودێری دارایی ئەیکا و لە هەر لەحزەیەکە متەوەقعە یەکێک تەعن لە قەرارێکی دیوانی چاودێری بدا لەبەر نەبوونی عنسوری عەدەم الاختصاص لە قەراری ئیداری کە ئێمە تووشی ئیشکالمانەکە. سەبارەت بەو پێشنیازە یاسا و پرۆژە یاسایانەی کە دامان ناوە ئەگەر سەیری پەیڕەوی ناوخۆ بکەین ئەڵێ پرۆژە یاساکان لە یەکەم دانیشتنی دوای گەیشتنیانە بێ دابنرێن. هەموو ئەوەی کە ئێمە ئێستا دامان ناوە ئیشی 10 دقەیە. ئەگەر ئێمە دەست بە پرۆسەکە بکەین بە 10 دقە تەواویەکەین دوایی دەست بە بابەتی موچە و بودجە و هەر شتێک کە پەیوەندیدارە بۆ بابەتە ئەەکەین. سەبارەت بە دانانی بابەتی درێژکردنەوە بەدەنگی ئەندامانی بەڕێزی پەرلەمانە بێ. ئێوە بڕیارتاندا درێژ بکرێتەوە درێژەکرێتەوە، ئێوە بڕیارتاندا پشوو هەبێ ڕاستەوخۆ پشووە بێ. بەڵام ئێمە مەبەستمانە ئەو پرۆژە و پێشنیازە یاسایانەی کە ئامادە کراون لەم خولا لەم وەرزە ئامادە کراون ئێمە ئەمڕۆ وەرزەکە درێژ بکەینەوە بۆی بتوانین تەواویان بکەین. هەموو ئەو بەڕێزانی کە ئەیانەوێ نوقتەی نظامیانێ و ئەیانەوێ قسە بکەن موناخان دەیانووسێ. فەرموون.
هەتا ئەو کاتە بڕگەی یەکەمی بەرنامەی کار جێبەجێکین تا ناوەکانە نووسرێ. ئاماژە بە مادەی 5 لە یاسای ژمارە 2 ساڵی 2008 و بڕگەی 6 لە مادەی 18 پەیڕەوی ناوخۆ هەر ئەندامێک ڕەزامەندە بە دووبارەبوونەوەی بەڕێز خالید هادی چاوشلی وەک سەرۆکی دیوانی چاودێری بۆ خولی دووەم لەو کاتەوەی کە خولی یەکەمی کۆتایی دێ با دەست بەرزکاتەوە. ڕوونم کردەوە کارەکەی. ڕوونم کردەوە کارەکەی. نەخێر بەسە بۆ ئەو 11 مانگە. بەتەنها بۆ ئەو 11 مانگە بەڕێزان. لەکوێ؟ ئەمان ئەمان. ئێمە خۆشمە. بەڕێزان بەڕێز خالید هادی چاوشلی لە 2018ەوە ویلایەتەکەی تەواو بووە. ئێستا کە ئێماڵین لەو کاتەوە دەست پێکا واتە لەو ڕۆژەوە دەست پێکا هەتا ویلایەتی دووەمی تەواو بێ بۆ 11 مانگە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان ڕەزامەندە با دەست بەرکاتەوە بۆی بتوانین بیژمێرین. بەڵێ بەدەنگی هەفتە ئەندامی پەرلەمان دەتوانێت بۆ خولی دووەم بەردەوام بێ. بەڵێ نوقتەی نظامیەکان وەرەگرین ئێستا. دەستان بەرزکەن بۆ نوقتەی نظامی. بەڵێ بەڕێزان سەرۆکایەتی لیژنەی یاسایی وەرنە ئێرە. تەواو؟ سەرۆکایەتی لیژنەی یاسایی وەرنە شوێنی خۆتان. هەمووی ئەو نوقتە نظامی هەن؟ لێرە بیڵێ وەرە. کاک بژار بێ زەحمەت. بەڵێ بەڵامە بێ نوقتەی نظامی بێ. بەڵێ ئەم ناوانە ناویان بۆ نوقتەی نظامی نووسیوە. نوقتەی نظامی دکتۆر ئیسماعیل دیاری ئەنوەر بەدرێخان مامۆستا بوبەکر کاکاوە کاک سیروان کاک عومەر مەم بورهان مژدەخان هەڵەسخان کاک سیپان کاک مسلیم مامۆستا عەبدولستار گوڵستانخان ئاشناخان دکتۆرە ئەورامان ڕووپاخان کاک سەرکۆ ڕۆژانخان کاک کاروان کاک عەباس کاک لوقمان شایان خان دکتۆرە شایان کاک عەلی حەمە ساڵح کاک هاوڕێ کاک هەڵکەوت کەسێ نەمانووسی بێ کاک یاسین سەرچنارخان شیرین خان کاک بەڵێن کاک سەروان. بەڵێ کاک سەروان بینوسە کاک شاخەوان. ئەوە هەمووی بەڕێزان نوقتەی نظامی نەبێ ڕێزی زۆرم بۆتان هەیە ناچارم ڕاتانگرم چکەوە کاتە ژمارەی هەموو ئەندامانی پەرلەمان نزیکەی نیوەی ئەندامانی پەرلەمان. بەڵێ دکتۆر ئیسماعیل. بەڵێ یەک دقەیە دکتۆر ئیسماعیل دەزانی بەڕێزت کە نوقتەی نظامی. بله سروک پارلمانی دیف ماده 5 که آشکارای دیارکی روزت هفته کانه چهارت ندابش کردن با کار پارلمانی سه‌شنبه و چهارشنبه باش همین هفته ها مفروضه کار پارلمانی هات با کردن و جلسه هبان جناب تگوته و 3 هفته و 4 هفته 25 هیوا 5 افریقا 28 هیوا 6 جلسه دیفراتی تکردن اتفاقا بو جلسه دیفرا بس بو موچه با تنها بو با و پیش استاج جناب توتی تنها بو موچه اما چی کی تنها دو ورقه
دينا عملي برلية في جلسة أم تخازين هر فعلا أف جلسة بس تنها بو مجيبي ديف توقيع 56 پارلمانتارە. بەڵێ زۆر سپاس بە ڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە 3 ڕۆژمان ماوە بۆی وەرزی یاسادانانمان تەواو ببێ. لەبەرەوە ئێمە ناچار بووین بەرنامەکە بەو شێوەیە دانێن ئێوە دەرفەتمان بدەن لە ماوەی 10 دقەیە بڕگەی 1 و 2 و 3 تەواوەکەین یەکسەرە چینە سەر موچە هەموو ڕۆژەکەش بۆ موچەیە بەیانی و دوو بەیانیش دانیشتنی پەرلەمانی کوردستان هەیە بە ڕێزان. کاک عەلی حەمەد ساڵح. بەناوی خوای گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان من لەسەر ئەو بڕیارەی جەنابتان دەرتان کرد پەرلەمانتار بە پێی پێڕەوی ناوخۆ ئازادە لە بەدواداچوون ئازادە لە چاودێری ئەگەر لە لیژنەی مختەسیش نەبێت و ئازادە لە قسەکردنیش بۆیە ئەم بڕیارە بە بڕیارێکی ناپێڕەوی ئەزانم من و هەر من ئەزانم سکاڵا کراوە هەروە بەرهێنەرێک سکاڵای کردووە مەرجنیەوە بەرهێنەرەکە ڕاستکە ڕەنگە ڕاستیشکە ئەبێ ڕوبەڕوو بکرێتەوە لەگەڵ ئەو پەرلەمانتارە و حەقیقەتەکە دەرکەوێ من خۆم وەکو شەخسی خۆم ئامادە نیم ئەو ماوەی کەینم کردو بکرێمە قوربانی هیچ کەسێک خاڵێکی کە لە هەردوو یاداشتەکە کە بۆ دانیشتنی پەرلەمان کراوە باس لە بڕیاردان نەکرێ یەکیان ئەڵێ بڕیاردان لەسەر لێبڕینی موچە یەکیان ئەڵێ بڕیاردان لەسەر ئەو هۆکارانەی کە بوون بە لێبڕینی موچەواتە چاکردنی خاڵە سنووریەکان چاکردنی سیستەمی بات چاکردنی نەوت بەڵام لە کارنامەکە ئەمە نییە تەنیا ئەوە هەیە گفتوگۆ بکرێت من پێم وانیە گفتوگۆ بۆ کەسمان وارد بێ لەم مەرحەلە. زۆر سپاس. کاک سەروان. بە ناوی خودای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من 5 مانگ بۆ 6 مانگ بەر لە ئێستا داوای پێداچوونەوەم کردبوو لەسەر دەوامی فەوجێک لە فەوجەکانی هەموو لەشکری کوردستان دیسانیش لە حزور ئێوە دەڵێم و بە هەموو پەرلەمانتاران دەڵێم یعنی ئێمە سەرۆکاتی پەرلەمان و پەرلەمانتار نەتوانێت واجبی یەک فەوجی پێشمەرگە چاپکە چۆن دەتوانین کوردستان چاپکەین بۆ خاتری خوا یعنی داواکارم لە بەڕێستان لێژنەیەک ئێستا داوا بکرێت لێژنەیەک پێک بهێنرێت لە نێوان وەزارەتی ناوەخۆ و لێژنەی وەزارەتی پێشمەرگە بڵێن لێژنەی پێشمەرگە بۆچی بۆ ئەوەی بەدواداچوون بکرێت لەسەر ڕاستی چونکە ئەمە هەموو جار داوا دەکەین ئەوان هەر ڕەتی دەکەنەوە گوایە ئێمە ڕاست ناکەین لەوەی ڕاستیش دەکەم دڵنیا بە لەوەی کە پێشمەرگە غەدری لێ دەکرێت و پێشمەرگە هۆکاری هەبوو ببوورە. سپاسی بەڕێستەکەم 1 دقەیە داوا لە لیژنەی ناوخۆ دەکەین بەڕێزان لیژنەی ناوخۆ ڕاستفێرین بۆ بەدواداچوونەی ئەوەی کە ئەو بابەتەی کە پێشمەرگە و ناوخۆ لە زووترین کاتە سەبارەت بەو بابەتە وەڵاممان بدەنەوە. کاک عەباس سپاس بۆ بەڕێز. بەڵێ سەبارەت من قسە دەکەم لەسەر ئەم بڕیاری کە دەرچۆ بۆتە گفتوگۆ و مناقەشە لە میدیاکان و لە ناو پێم وایە ڕای ئەندامانیش بەڕێستان ئاماژەتان بە دوو مادە داوە ڕاستەوە دوو مادەیەوە کاری لیژنەکان دیاری دەکات بەڵام ئەگەر لە ناو پێیڕەوە وەکو مادەیەکی دیاریکرا و نەهاتە بێ کە ئەندام مافی بەدواداچوونی هەیە بەڵام ئەمە عورفێکی قانونیە عورفیش کاری یاسایی دەکات بۆیە داوا لە دەستەی سەرۆکایەتی بەڕێز دەکەم و لە پەرلەمانتاران دەکەم ئەم بابەتە بابقرێتە دەنگدان بۆ کۆتایی پێهێنان بەم بڕیارە ئەمە لەلایەک دووەم و پێکهێنانی لیژنەیەک بۆ بەدواداچوونی ئەم بابەتە بۆی هەم بەدواداچوون بکرێ ئەگەر قسەیەک لەم بابەتە هەیە ئەم بڕیارە کۆتایی پێبێ لە پەرلەمان و بە دەنگی پەرلەمانتارە سوپاسدان. بەڵێ زۆر سپاس ئەو بڕیارێکی ئیداریە هەموو بڕیارێکی ئیداریش بە گوێرەی دەستوری عێراقی مەحسوون نییە پارێزراو نییە لە تاعن بڕیاری ئیداری ناخرێتە دەنگدان بەڕێزان ئێمە پێمان وایە پەیڕەویە بەڕێستان پێتان وایە ناپەیڕەویە بۆ یەکلاکردنەوەی خوستومە لە بینی تەرەفی ئیدارە لەگەڵ تەرەفێکی تر کە پێی وایە ئەو بڕیارەی لە بەرامبەریا دراوە تەعەسوفە دەرچوونە لە قانون طروقی طعن لە قانونی شورای هەرێم دیاریکراوە بەڕێستان ئەتوانن طعنمان لێ بدەن بۆ هەڵوەشانەوەی قەرارەکەمان بڕگەیەکی تری بەرنامەی کار جێبەجێکەین هەمووتان وەرەگرین وعد بێ دڵنیا بەڕێزان ئێمە ئەمانە ئێمڕۆ باسی موچە بکەین دڵنیاتانەکەم هەمووتان وەرەگرن باشە کاک بژار بێت دەست بێت ئەڵێم دڵنیا بن هەمووتان وەرەگرم مامۆستا عومەر پێش ئەوەی وەزیرەکان بێن وەرتان دەگرم بەڵێ کاک بژار فەرموو دڵنیاتانەکەم وەرتان دەگرم تکاتان لێ یەکەم بە ئەو دوو بڕگەیە تەواوکەین بەڵێ کاک بژار فەرموو بەڕێزان
داواتان لە یەکەم ئارامی هۆڵەکە بپارێزن لە پێناوی ئەوەی بتوانین بگەینە بڕگەی موچە. بەڵێ بەسەر چاو وەڵا وەرتان دەگرن. بەڵێ کاک دکتۆر بژار، بەڵێ دڵنیاتانەکەم وعد بێ کۆبوونەوە دەست پێ ناکەین هەتا وەرتان نەگرم. کاک دیاری داوا لە یەکەم دانیشی بەسەر چاو دەرفەتی دەدەم دوای ئەوە فەرموو. ئێستا نزیکەی 31 کەس ناوی نووسیوە. وەرتانەگرم دڵنیاتانەکەم. کاک بژار دەست پێ بکە بێ زەحمەت. بەڕێزان داواتان لە یەکەم ئارامی بپارێزن. وعدتانە دەمێ وەرتان دەگرم. دەیاڵە کاک بژار دەست پێکە. وعدتانە دەمێ کە وەرتان دەگرم. فەرموو دانیشن. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەپێی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆی پەرلەمان ئەمانەی خوارەوە و پرۆژە و پێشنیازە یاسایانان کە خوێندنەوە یەکەمیان بۆ دەکرێت. 1. پرۆژە یاسایی نیشان و مێدالیا لە هەرێمی کوردستان داش عێراق. ئەم پرۆژە یاسایە لەلایەن سەرۆکاتی هەرێمی کوردستانەوە پێشکەش کراوە و لە 14 مادە پێک هاتووە لەگەڵ هۆیەکانی دەرچوواندن. وەکو لیژنەی کاروباری یاسایی پەرلەمان داوا لە بەڕێستان دەکەین ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنەکانی تایبەتمەند بکرێت. دەرگایانە داخن. یەک لەحزە کاک دکتۆر بژار، هەردوو دەرگاکە بێجەنگ بە تۆ. هەردوو دەرگاکە داخن. مفیدە و دەرگایە داخن. تەواو. بەڕێزان ئەندامانی پەرلەمان، ئەو پرۆژە یاسایە ئاراستەی لیژنەکانی پێشمەرگە یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمانە کرێ. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان، وەرتانەگرم دڵنیابن ئەوەی ناوی نووسی بێ وەریەگرم. بەڵێ فەرموون. پرۆژە یاسای دووەم، پرۆژە یاسای کۆمپانیا ئەمنیە تایبەتەکان لە هەرێمی کوردستان داش عێراق. ئەم پرۆژە یاسایە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پێشکەش کراوە و پێک هاتووە لە 21 مادە لەگەڵ هۆیەکانی دەرچوواندن. داوا لە بەڕێستان دەکەین ئەم پرۆژە یاسا ئاراستەی لیژنەکانی تایبەتمەند بکرێت. بەڵێ ئەو پرۆژە یاسایە ئاراستەی لیژنەکانی ناوخۆ یاسایی سەرجەم ئەندامانی پەرلەمانە کرێ. بەڵێ فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پرۆژە یاسای سێەم، پرۆژە یاسای بەرهەمهێنان و ئاوردەکردنی بنەتۆ و شەتل و تۆمارکردن و پەسەندکردن و پارێزگاریکردن لە تەرزە گشتوکاڵیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق. ئەم پرۆژە یاسایە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پێشکەش کراوە و پێک هاتووە لە 20 مادە لەگەڵ هۆیەکانی دەرچوواندن. داوا لە بەڕێستان دەکەن ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنەکانی تایبەتمەند بکرێت. ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنەی گشتوکاڵ یاسایی سەرجەم ئەندامانی پەرلەمانە کرێ. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پێشنیازە یاسای چوارەم، پێشنیازە یاسای هەمواری یاسای چاودێری ناکامەکان ژمارە 78 ساڵی 1970 هەموار کراو لە هەرێمی کوردستان داش عێراق. ئەم پێشنیازە یاسایە لەلایەن ژمارەی یاسای ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە و پێک هاتووە لە 8 مادە لەگەڵ هۆیەکانی دەرچوواندن. ناوی ئەو ئەندامانەی کە وەژوان کردووە ئەمانن: 1. عوسمان علی، 2. علی حەمەد ساڵح، 3. ئاشنا عەبدوڵڵا قادر، 4. عمر عەبدوڵڵا فتاح، 5. دکتۆر کاظم فاروق، 6. سیپان سالم ئامێدی، 7. کاروان گەزنەی، 8. باڵام بۆ محەممەد علی، 9. بەدریە ئیسماعیل، 10. مسلم عەبدوڵڵا ڕەسوول، 11. عەبدولستار مەجید، 12. دکتۆر هەورامان گەجینەیی، 13. دیاری ئەنوەر. بەڵێ ئەم بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا لە بەڕێستان دەکەین ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنەکانی تایبەتمەند بکرێت. ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنەی یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمانە کرێ. بنای خۆی گەورە، بەڕێز سەرۆکی پەرلەمان، پێشنیازە یاسای هەمواری یاسای چاودێری نێوجەوانان ژمارە 76 ساڵی 1970 هەموارکراو لە هەرێمی کوردستان داش عێراق. بەڕێز سەرۆکی پەرلەمانە پێشنیازە یاسایە لەلایەن ژمارەی یاسای ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە پێک هاتووە لە 5 مادە لەگەڵ هۆیەکانی دەرچواندنی ناوی ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزانە ئەمانەی خوارەوە: عوسمان علی، شایان کاکە، صالح کاروان گەزنەی، عمر عەبدوڵڵا فتاح، علی حەمەد ساڵح، ئاشنا عەبدوڵڵا، دکتۆر کازم، سیپان سالم، عوسمان سێدەری، هێرش حەسەن، هەژان حەسەن کوێستانی، باڵام بۆ محەممەد علی، شەمۆل ئاشتی میرە، سەلما فاتح، شنۆ ئەشقی، بەدریە ئیسماعیل، مسلیم عەبدوڵڵا، عەبدولستار مەجید، دکتۆر هەورامان گەچینەی، دیاری ئەنوەر. داوا لە بەڕێستان دەکەین کە ئاراستەی لیژنە تایبەتمەندەکانی بکەن. ئەو پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنەی یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمانە کرێ.
شەشەم پێشنیازە یاسای هەمواری یاسای بزربووەکان لە هەڵمەتەکانی لە ناوبردننی بە کۆمەڵی گەلی کوردستان عێراق ژمارە 3 ساڵی 1999 ئەم پێشنیازە یاسایە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان و پێشکەشکراوە پێکاتووە لە 6 مادە لەگەڵ هۆیەکانی دەچواننی ناوی ئەندام پەرلەمانە بەڕێزانەی واژۆیان کردووان بەڕێزانن. هەدیە موراد زانامەلا خالید ڕزگار عیسا سەروان هەرکی بەهمەن کاکە عەبدوڵڵا شوان زراری بەختیار شکری سعید مستەفا مەلا ئەحسان ڕێکانی سەفین ئاغا عومەرگردی پێشەوە تایر هەورامی ئەرشەد حسێن لۆلانی بەهجەت عەلی ئیبراهیم شادی نەوزاد گوڵستان سعید بەڵێن ئیسماعیل جەلال محەممەد لیزا فەلەکەدین محەممەد سعید سعدەدین سارە دڵشاد بەکر ڕۆبینە ئۆمەلیک عەزیز کلارا عودیشۆ ڕۆمیۆ هەکاری جنان جەبار فەرید یعقوب ڤاهیک کەمال هیمداد سەباح ئازاد ئەکرەم عەبدوڵڵا عەبدولسەلام عەبدوڵڵا مەم ئەسکەندەر ئەسکەندەر گولیزار ڕەشید سندی هێویدار ئەحمەد خەدیجە عومەر مزوری حەسیبە سعید گەردی وەیسی سعید وەیسی جوان یونس ڕۆژبەیانی ڕۆژان سلێڤانی مەلا جیاد دۆسکی سەوسن میخائیل جەلال پەرێشان گوڵستان باقی دکتۆرە گەلاوێژ دکتۆر زێدان لەنجە دزەی بژار کۆچەر سەباح مەحموود زێباری نەجات شەعبان هەڵکەوت ئەنوەر کاروان گەزنەی جەمال حەوێز هەروتی فەیسەڵ عەباس چیا حەمید شەریف ڕێبوار بابکەی ئیدریس ئیسماعیل لەیلا عەبدوڵڵا عەبدولجەبار ڕێڤینگ هەروری نزار هەریری ژیان تاهر گۆران عومەر عەلی محێدین حەسەن یوسف مەلا تاهیر بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا لە بەڕێزان دەکەنە پێشنیازە ئاراستەی لیژنە تایبەتمەندەکان. بەڵێ ئەو پێشنیازە یاسای ئاڕاستی لیژنەی شەهیدان یاسایی سەرجەم ئەندامانی پەرلەمانەکرێ دوو پێشنیازە یاساکەی تر کە خوێنمانەوە هەبوو ئەو مادانەی کە پەیوەستن بە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی ئاڕاستی ئەوانی شەکرێ لە هەمان کاتە ئاخردانە بخێنەوە فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان کاک ڕزگار عیسا سوار ئەو ڕاستێکینەوە بەڵێ کاک جەلال بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازە یاسای هەمواری دووەمی یاسای دەستەی لەحظە ئەو بابەتە لە بەرەوەی پەیوەندی بە شنگالەوە هەیە ئاڕاستەی لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمەکرێ ئەوەندەی پەیوەندی پێیانەوە یعنی چەند مادە پەیوەندی پێیانەوە هەیە بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازە یاسای هەمواری دووەمی یاسای دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان داش عێراق ئەم پێشنیازە یاسایە لەلایەن ژمارەی یاسای ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە کە پێک هاتووە لە 3 مادە و هۆیەکانی دەرچواندن لەلایەن ئەم ئەندامە بەڕێزانەوە پێشکەش کراوە یەکەم زیاد جەبار زانا مەلا خالید وەیسی سعید وەیسی سعید مستەفا هەرکی عوسمان سێدەری شنۆ ئەشقی هەڵکەوت ئەنوەر خەلیفە زکری زێباری بەهجەت کاکە عەبدوڵڵا ئەحمەد مەلا ناسر هێرش حەسەن دکتۆر سەباح مەحموود زێباری لوقمان وەردی داوا لە بەڕێستان دەکەین ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنە تایبەتمەندەکان بکەن بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم پێشنیازە یاسایە ئاڕاستی لیژنەی دەستپاکی و یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمانەکرێ بەڵێ بەڕێزان ئەم مادەیە بەڕێزان با تەوزیحێک لەسەرم پێشنیازە یاسایە بدەین ئێمە دەستمان بە پرۆسەی گۆڕینی کاکێڤیدار بەڕێزان ئێمە لە ساڵی 2014 بەڕێزان لە ساڵی 2014 کە یاسای دەستەی دەستپاکی هەموار کراوە پرۆسەی دانانی بەڕێز سەرۆکی دەستەی دەستپاکی لە سەرەتاوە تا کۆتایی دراوە بە پەرلەمانی کوردستان بەڵام ئەو کاتە هەڵەیەکی قانونی کراوە لەوەی کە دەبوو 2 بڕگە لە مادەیەکی تر کە لە هەمان کاتە ئەم پرۆسەی داوە بە ئەنجومەنی دادوەری ئیلغا بکرێتەوە ئیلغا نەکراوەتەوە ئێستا ئێمە کە ئەم بەستەنها ئەو مادەیە ئێستا کە ئەمانەیە دەست بە پرۆسەی گۆڕانکاری بکەین ئەم بابەتە ڕێگریەکە لەوەی پەرلەمان پرۆسەکە دەست پێ بکە بەڵێ ئەوە بابەتێکی قانونی عیلاقی بە لیژنەوە نیە فەرموون ئێستا لاتانە راپۆرت بنووسن بەڕێزان لەوێ قسەی خۆت
پێشنیازە یاسای گەشت و گوزار لە هەرێمی کوردستان داش عێراق کە لەلایەن ژماری یاسای ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە کە پێک هاتووە لە 41 مادە هۆیەکانی دەرچواندن لەلایەن ئەم ئەندامە بەڕێزانەوە پێشکەش کراوە. لوقمان حمد حاجی مستەفا، ڕزگار عیسا سوارە نزار، مەلا عەبدولغەفار، دکتۆر زێدان برادۆستی، دکتۆر محێدین حەسەن، نەجات شعبان عەبدوڵڵا، زکری ئەحمەد ئیسماعیل، کلارا عودیش یعقوب، سیپان سالم حەسەن، ئەبوبەکر عومەر، عەبدوڵڵا، ڕزگار محەممەد مەحموود. داوا لە بەڕێستان دەکەین سەرۆکی پەرلەمان ئەم پێشنیازە یاسا ئاراستەی لیژنە تایبەتمەندەکان بکەن. سوپاس. ئەم پێشنیازە یاسایە ئاراستی لیژنەی شارەوانی یاسایی سەرجەم ئەندامانی بەڕێزی پەرلەمانەکرێ. نقطە نیزامیەکان وەرەگرین. بەڵێ مامۆستا بوبەکر. ئێوە کە حکومەتیش دێ هەر لێرا بن. بەڕێز سەرۆکی پەرلەمان. ئەتوانن بڕۆن و بێنەوە بە دڵی خۆتان. سەبارەت بە ئەو نووسراوی دەتان کردبوو جەخت دەکەمەوە کە پێچەوانەی مادەی 39 و 56 لە یاسای ژمارەیەکی ساڵی 92 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە جەنابتان یان ئەبێت ناوی ئەو کەسانە ئاشکراکەن بۆ ڕای گشتی کە تێوەگلاون یان ناکرێت 111 پەرلەمانتار بەڕاستی بەوانەوە بسووتێ. دووهەم تایبەت بە ئەوەی کە یەک مانگە ئەم پەرلەمانە کۆنەبۆتەوە لەم مانگەیە لە شاری ڕۆشنبیری سلێمانی بە دۆشکە و بیکەیسی تەقاکرێ و ئارامی شاتێکە درێ. داگیرکاری دەوڵەتی تورکیا بۆ هەرێمی کوردستان بەردەوامە. نرخی سوتەمەنی بەرز بۆتەوە. پرسیاری وەزاری ئاشکرا بووە و هۆڵەکانی تاقیکردنەوە لەبەر گەرما خوێنکار ناتوانێ ئیمتیحان بە شێوەیەک بات. دەیان کێشەیتر هەبووە ئەم پەرلەمانە پێمان بڵێ بۆ لە ماوەی مانگێکا کۆنەبۆتەوە. هیچ پاساوێک نییە کە مانگێکی ڕەبق ئەم پەرلەمانە کۆنەبۆتەوانێ. سێهەم تایبەت بە دانیشتنی موچە ئەبێ ئەم دانیشتنی ئەمڕۆ تایبەت بێ بە لێبڕینی موچە و بڕیارێکی تەشریعیش ئامادە بکرێت چێ لەگەڵیەتی ئەبێ ئەم بڕیارە نانڕەوای لێبڕینی موچە هەڵوەشێتەوە چونکە نرخی نەوت بەرز بووەتەوە داهات و باجەکان زۆر بوون. خاڵی چوارەمی تایبەت بە درێژکردنەوەی وەزنی تەشریعی پێمان بڵێ بۆ درێژیەکەنەوە ئەبێ بابەتە پەیوەندیدارەکانی بەوانە بێژەکان بە فەرمانبەرانی گرێبەست بە مامۆستایانی وانەبێژ هەموو ئەوانە بەستە یەکەمەکانی زانکۆ پەیمانگاکان بخرێتە بەرنامەی کار. ئەینا ئێمە لە هەموو وەرزێ لەگەڵ درێژکردنەوە بین نە پاساپۆرتی ئەمریکا و ئەوروپامان لە باخەڵایە نە ڤیزاشمان پێە جگە لە پاساپۆرتی وێرانی ئەم وڵاتە هیچ پاساپۆرتی هەر مانگەکە دەوامەکەین بەڵام ئەبێ بۆشتی حەقیقی و ڕاستەقینە و کێشەکانی خەڵک بێت. بەڵێ سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر و نووسراوی بەڕێستان کە کردوتانە بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان یەک ناگرێتەوە لەگەڵ مادەی 22 بڕگەی شەشەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان وەکو یەکێک لار کە سەرکیەکانی پەرلەمانتار و پەرلەمان بە دواداچوونە بۆیە داوا دەکەم کە بۆ ڕێزگرتن لەم پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە ئەو نووسراوە هەڵبۆشێننەوە ئەمە یەکەم. دووەم بەرمەبنای ئەو نووسراوەی کە بەڕێستان کردوتانە بەشێکی زۆری ئەندامانی پەرلەمانی کوردستان تەشیرمان پێکراوە ناومان زڕێنراوە وەکو بەرتیل وەرگر و ڕەشوە وەرگر و خاوە وەرگر و سەرانە وەرگر و خەڵکێکی ئەوە ناومان هاتووە بەو چاوە تەماشا کراوین. بۆیە بەڕاستی من بۆ خۆم وەکو خۆم لەبەرەوەی ناوماتۆ بەشێک لەو برادرانی دیکە دەبێت پەرلەمانی کوردستان لیژنەی لێکۆڵینەوە دروست بکات چێ خاوی وەرگرتووە چێ سەرانی وەرگرتووە چێ بەرتیل و ڕەشۆی وەرگرتووە. ڕوستەتم بە بەرە سەرۆکی پەرلەمان بەرە سەرۆکی پەرلەمان ئێوە 100 جار توخوا ئەم پەیڕەوەتان پێشێل کردو با من 2 دقیقە قسە بکەم خۆ دنیا کاول نابێ بەس ئەوەنە یەک مانگە دانیشتوین کۆبوونەوە نەبوو. باشە ئەم بابەتت کا یەکلایی بکەنەوە بۆ ئەوەی بۆ هەر بۆ ڕێز بۆ شکۆی ئەم پەرلەمانی کوردستانە. بەڕاستی ئەگەر ئێوە بەلاتانەوە گرنگی شکۆی پەرلەمانی کوردستان ئاخر بەرمەبنای لە پرۆتۆکۆل نابسڕێتەوە سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی من بە ڕوخسەت نانە قساکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان. بەناوی خدای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان لەسەر نووسراوی بەڕێزتان بە ژمارە 4 لەسەر 1955 لە ڕۆژی 22/6/2021 بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان دەستی سەرۆکایەتی پەرلەمان فەزایەکتان خوڵقاندووە بەم نووسراوە کە هەموو ئەندامانی بەڕێزی پەرلەمان بە یەک ئاراستە بەرکەوتە لەوەی کە هەمومان تەشیرمان پێ دەکرێت تەخویمان پێ دەکرێت بۆ ڕاستی و دروستی بابەتەکە. منێک وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان ئامادە نیم بازی هەڵی هیچ کەسێک بدەم بۆیە داواکارم بە زووترین کات
لیژنەیەکی لێکۆڵنەوە پێک بهێنرێ سەرم بابەتە ناوەکان هەر کەس دەکەن هەر مستەسمرێکە کە لێرەوە من تەحەدای هەمویان دەکەم و داوا لە بەڕێسەرۆکی پەرلەمان دەستی سەرۆکایەتی دەکەم لیژنەی لێکۆڵنەوە پێک بهێنێت هەر کەسێکە بۆی بۆ ڕای گشتی بڵاو بکرێتەوە و لەو پەرلەمانە نابێت شوێنی بێتەوە و دەبێت لە سەدارە بدرێت بەڵام ناکرێ هەموو ئەندامانی پەرلەمان بەیەکەوە ناکرێ هەموو ئەندامانی پەرلەمان بەیەکەوە تۆمەتبار بکرێن و ناکرێ هەمومان تەخمین بکرێن بۆیە داواتان لە دەکەین بە سوورێنگا لیژنەیەش لێکۆڵنەوە پێک بهێنن و ناوەکان بۆ ڕای گشتی بڵاو بکەنەوە زۆر سپاس بەڵێ بەڕێزان ئێمە لە نووسراوەکەمانە هیچ ئاماژەیەکی وامان نەداوە ئیعلام خۆی چۆنی تەفسیرەکاوە بابەتێکی ترا لە سەرەتای دانیشتنەکە شاوتمان ئێمەش بەقەدەر ئێوە نیگەرانین لەوەی کە ناوی ئەندامانی پەرلەمان هاتووە و پێمان وتن بەڕێزان ئێمە ناومان نەهێناوە و باسی کەسمان نەکردووە وەشکۆی ئەم پەرلەمانە چەندێ بەلای ئێوە گرنگە داوەنە بەلای ئێمەوە گرنگە لەبەر ئەوە لە سەرەتای قسەکان ماوتم ئێمە دەسەڵاتی لەبەرەوەی قەواعیدی سلوکی پەرلەمانیمان نییە وەک ئەوەی لە عێراقەیە نیمانە بەداخەوە نیمانە یەک حەلمان هەیە کە مادەی 43 ئەگەر بەڕێستان ئەتانەوێ لیژنەیەک بۆ ئەو ئیشە بە دیاریکراوی پێک بێ یەک لە سەر چواری ئەندامانی پەرلەمان واژە کۆبکەنەوە بیخەنە بەردەستی دەستەی سەرۆکایەتی دڵنیاتانەکەین ئێمەش لە ئێوە موسڕترین بۆ ئەوەی ئەم بابەتە یەکلایی ببێتەوە ئیتر تەواو بەڕێزان ئەم بابەتە لەم خولەوە نییە کە بازەکرێ لە خولی ڕابردووشم قسە و باسانە هەبوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیشم قسە و باسانە هەیە هەمووشتان گوێتان لێ بووە لە هەموو کەس زیاتر ئێمە حەزەکەین پەرێزی ئەندامانی پەرلەمان لەم قسە و باس و واتەواتە پاک ببێتەوە ئێمە یەک دەسەڵاتمان هەیە مادەی 43 یەک لەسەر چواری ئەندامانی پەرلەمان ئیمزا بکەن و بیهێنن بیخەنە بەردەستمان بۆ دروستکردنی لیژنەیەکی تایبەت بۆ ئەم بابەتە ئێمە لە دەستەی سەرۆکایەتی مەناعەتمان نییە ئەم بابەتە با کۆتایی پێبێ بەڕێزان بەسەیتر ئەگەر نیمە ئەو دەسەڵاتە لەکوایە مادەی 43 من خۆم داوا بکەم بیخرێتە دەنگدان بەڵێ چەند ئەندامی بەڕێزی پەرلەمانی کوردستان لەگەڵەوەیە لیژنەیەک بۆ بە دواداچوون پێک بهێنرێ بۆ لێکۆڵینەوە لەو بابەتە بە دیاریکراوی بە کۆی دەنگ ئەوە لیژنە پێکێنین لە نێوان خۆتانە ئەبێ لەسەر ناوەکان ڕێک بکەون بەڕێزان نەخێر کەس تاوانبار نییە ئەندامان مژدە گیان ئەبێ ئەندامەکانی کە ئێوە دائەنرێن بۆ داتان ناون ئەبێ بە واضحی ناویان بێ بوترێ بۆ نمونە مامۆستا عەبدوستارە کاک دکتۆر زانایە دکتۆر محێدینە کاک عەلی حەمە ساڵحە ناوی ئەبێ بهێنرێ هەتا کۆتایی ئەم جەلسەیە لیستی ئەو ناوانەمان بدەنێ لە هەر فراکسیۆنێک کە ئەیانەوێ ئەندام بن ناوی ئەندامەکانە خەینە دەنگدان ئێمە ڕەزامەندین پشتیوانی لیژنەکەکەین ئەگەر زانیاریمان بۆ هات کە تا ئێستا هیچ شتێکمان لەلا نییە ئەیدەینە لیژنەکە بەڕێزان بەسە بەڵێ من لە نووسراوە ئەو باسەم نەکردووە لە دیباجەی نووسراوەکە ئەو باسەم نەکردووە هەر ئەندامێکی بەڕێزان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان پێی وایە ئێمە دەسەڵاتەکەی خۆمانمان خراپ بەکارهێناوە ئەو نووسراوە پەیڕەوی نییە جهەتی حەسم لە هەرێمی کوردستان بریتیە لە ئەنجومەنی شورا لەبەرەوەی دادگای کارگێڕی لەبەرەوەی ئەو بڕیارە بڕیارێکی پەرلەمانی نییە بڕیارێکی سڕف ئیداریە بڕگەی بەڵێ دەست بە جێبەجێکردنی بڕگەیەکی تری بەرنامەی کارەکەی هەر لەسەرەوە کاک زیاد بڵێ بەڕێسەرۆکی پەرلەمان سەبارەت بە پێشێنانی لیژنەکە میکانیزمەکە دیاری کرد ینی چۆن هەڵێ هەریەکە ینی هەر فراکسیۆنێک کەسێک بنێرێت هەر فراکسیۆنێک کەس لەبەر میکانیزمەکە ڕۆم کرێتەوە بەڕێزان سەرۆکی فراکسیۆنەکان کۆ ببنەوە ئەکرێ ئەوەش ئەکرێ بەڕێزان یەک شتی تر هەیە بەڕێزان ئەگەر ئێوە ڕەزامەندن لیژنەی کاروباری پەرلەمان دوو ئەندام بەڕێزان ڕاوەستە شیرینجان ڕاوەستە لیژنەی نەزاهەمانەیە لەگەڵ لیژنەی کاروباری پەرلەمان دوو لیژنەی پەرلەمانی خۆ ناکرێ لیژنەیەک بریتی بێ لە 22 کەس هەر چۆن کۆ ببنەوە چۆن بڕیار بدەن پێتان باشە لە جیاتی ئەوەی
ناومان بدەنێ بیخەینە دەنگدان چەند کەس لەگەڵ لیژنەی کاروبارە و چەند کەس لەگەڵ لیژنەی نەزا هەیە یان تێکەڵەیەک لە هەردووچان باشە بەڕێزان با ئەم بابەتە حەسم بکەین بۆی بچینە سەر بابەتەکانی تر ئەزانی ئێمە ئەمڕۆ بە یەکەوەین من دڵنیام تا شەو ئەم بابەتە ئەخایەنێ ئەم بابەتی موچە ئێوە مشاورەیە لە بینی خۆتان بکەن پێمان بڵێن چیتانەوێ با بڕیارێکی بەپەلە نەدەین تکایە بەڵام ئەبێ بەناو بیخەینە ناو دەنگدان بڵێین فلان و فلان و فلان و فلان یان ئەگەرتانەوێت لەو دوو لیژنەیە بن لە تێکەڵەی هەردووکیان لیژنەیەکی تاک بێت لەسەر چی ڕێکەون ئێمە لەسەر سەرمانی دانین بەڕێزان بڕگەی سێمی بەرنامەی کار هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیەکە بە پێی مادەی حەوت بڕگەی چوارەم خولی وەرزی تەشریعی بۆ ماوەی 30 ڕۆژ درێژ بکرێتەوە با دەست بەرزکاتەوە بەدەنگی 65 ئەندامی پەرلەمان ئەم وەرزە درێژەکرێتەوە یاڵا اینجا ئێستا هەموو نقطە نیزامیەکان وەرەگرین پێش هاتنی حکومەت دانیشن فەرمون کاکسیپان فەرموو باشە ئەوە بکەرەوە بەڕێز سەرۆکە پەرلەمانی لە گۆری پەیڕەوێ ناخۆیە پەرلەمانی کوردستانێ ژمارە یاساییە پەرلەمانتارە مەداخواست کرد کوڕیشتنێکە تایبەت لەسەر لێبرینە موچەی بهێتە ئەنجامدان لێبەداخەوەت ده برنامه کار پارلمان کردستان دا پیچ رنگی که بحث لیبرین نکریه بلکه و بحث کورتینان نکریه انظام اف کورتینان واجی کی و اینا دم کی دا بهای نفت بلند بویا دهات ناخوز ده بویا اول سرای چند بهای دلاری برابر دینار عراقی بلند بویا لبدا خوا پارلمان کردستان نشیا لسروی پرسید انجام بداد اواکو ماوکو پارلمانتار ما امضا کری و داخواست کری نبتنی گوتو بیجار که نواهولا پارلمان کردستان دانستانده لسر موچه بهت کردن بلکه پارلمان کردستان بریار بداد خلک هرما کردستان چاواره چنده امریکا پارلمان کردستان بریار بداد و لبرینا موچه نمینید نبتنی دانستانده بیتو گوداریا وزیر حکومت بکن و راپورت خوش ما بخوین بله سپاس آشنا خان ورتاندگ بله برای سروکی پارلمان بەپێی مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان قساکەم. کۆبوونەوەی پێشوو بەڕێستان ڕاتانگەیان لە جەلسەیەکە کۆبوونەوەی ئایندە تایبەتەکرێ بە گفتوگۆکردن لەسەر چارەنووسی مامۆسایانی وانەبێژ. ڕۆژ نییە من تەلەفۆنی 20 مامۆسای وانەبێژ جواب نەدامەوە بەو پێی کە من لەو لیژنەیەم لیژنەی پەروەردەی خوێندنی باڵا. وعدت پێدان کە کۆبوونەوەیەکە کرێ لەسەر چارەنووسیان. حەقی خۆیان ئێستا بپرسن بۆچی ئەو کۆبوونەوەیە نەکرا. 4 هەفتە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان وەستێنرا. ڕاستە ئێمە وتومانە با کۆبوونەوە کرێ لەسەر موچە لەسەر کۆتایی هێنان بە لێبڕینی موچە بەڵام پرسەکانی تریش گرنگ بوو بەڕێستان دەتانتوانی ڕوونکردنەوە بن بڵێن لەبەر ئەوەی کە وەزیری دارایی لێرە نییە وەزیری سامانە سروشتیەکان لێرە نییە بەڵام ئێمە وعدیشماناوە مامۆسایانی وانەبێژ کێشەیەکی گەوریان هەیە ئەبێ چارەسەر بکرێن تایبەت بە نووسرا ببوورە سەرۆکی پارلەمان ئاشنا خان ئەومان تەواو کرد تایبەت بە نووسراوەکە حەزمان کردووە سەرۆکی پارلەمان بەڕێژدان سەبارەت بە وانەبێژان ئاشنا خان پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هەشت دقە ئەزانی بۆچی لەبەر ئەوەی 4 هەفتەیە پەرلەمانی کوردستان کۆ نەبووتەوە هەر هەفتەیەک دوو کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانی تیا بکرێ هەر جلسەیەک من دەتوانم 1 دقە نقطەی نظامی قسە هەمووی کۆ کردوتەوە لە ئەمڕۆ بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەگەر کۆبوونەوەکە بکرایە من 8 دقە قسە مەکرد حەقی خۆم بوو فەرموو کاک سەرکۆ بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە لە ماوەی ساڵێکی ڕابردووە باس لە نایاسایی لێبڕینی موچە و ئەوەی کە
گیرفانی موچەخۆرانە بڕێت لە ماوەی ڕابردوودا چەند جارێک جەلسەی پەرلەمانی تێک چوە لەوەی کە باسی لێبڕینی موچە بکرێت یەکێک لەوانە لە ماوەی پێشوودا 57 واژوو کۆکراوە بۆ ئەوەی نووسیمانە لێبڕینی موچە نەمێنێ بەڵام بەداخەوە لە بەرنامەی کارەکەی جەنابتانە ئەمە نازانین بۆ ئەوەیە کە ڕێکارە وەکوەی کە حکوومەت ناوی ناوە خۆگونجاندن یا تەمویلکردن نووسراوە چۆنیەتی پڕکردنەوەی کورتێنانی موچە خۆی پێویستە پەرلەمان بڕیارێکی تەشریعی دەربکات بۆ ئەوەی کۆتایی بە لێبڕینی موچە و نایاسایی ئەم لێبڕینی نایاسایی بێن دووەمیش داوا لە جەنابتانەکەم هەر ئەمڕۆ لیژنێکی تحقیقی لە کۆی سەرجەم فراکسیۆنەکان بۆ ئەو نووسراوەی جەنابتان بۆ ئەوانەی کە ناوە برێت لە پەرلەمانە جێبەجێ بکرێت و کۆتایی بەم قسانە بێنێت و ئەم یاسای ئەم نووسراوی جەنابی شوێمە باموو شەوەیەک تاعنی لێەکەین داواکەین کە هەڵوەشێنرێتەوە. بەڵێ زۆر سوپاس دکتۆر ڕێبوار. بەڵێ وەڕێ سەرۆکی پەرلەمان لە ماوەی ڕابردوو جەنابەت لژنەت تەشکیل کردووە حاڵەت و کەیسی شەبووە ئێستا ئەوەی کە خستمانەتە دەنگدان دەنگمان لە سەریدا ماوەتەوە بزانین لژنەکە چێ ناڕۆشنە بۆیە داوا لە جەنابەت دەکەم لە لژنەی دەستپاکی و لە لژنەی بڵین کاروباری پەرلەمان لژنەیەک تەشکیلکەن لەبەرەوەی ئەگەر بەتەمای ئێمە بەجیبێل کە 109 پەرلەمانتارین مشورەتکە ناتوانین مشورەت. بەڵێ بەڕێزان ئێمە دەرفەتێکە دەینە سەرۆکی فراکسیۆنەکانم ڕاوێژێ بکەن لە نێوان خۆیانە هەر اختیارێکیان پێ باش بوو بەڕێزان کاکاوە نونەراتی بکە بەڕێزان ئەو بابەتە بەجێڵین بۆ خۆتان هەرچ ناوێک بخەنە بەردەستی ئێمەی خەینە دەنگدان ئەگەر پێتان نەکرا نەتانتوانی ڕێکەوتن بکەن ئەو کاتێمەوەکو دەستەی سەرۆکایەتی چەند ناوێکە خەینە دەنگدان. بەڵێ کاک سیروان ئێمە شتیان بەڵێ کاک سیروان فەرموو. بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان من بەڕێ سەرۆکی پەرلەمان بەپێی پێڕۆ قسەکانم ئاڕاستی جەنابتانەکەمە بێ سەرنجتان لێرە بێ بەڕێ سەرۆکی پەرلەمان 25 ئالەویا جەنابەت بەڵێنت بە ئێمەدا و خۆشم شخصیەن پێم وتت دانیشتنی داهاتوو نابێت ئیلا لەسەر بڕیاردانێکی تەشریعی بۆ نەمانی لێبڕینی موچە جەنابەت بە منت ودوتت ئەی ئەگەر دەنگی نێنا ئێستاش ئەڵێین ئەگەر ئەم دانیشتنە حکومت بێت یانەیەت ئێمە ئەمانەیە بە بڕیارێکی تەشریعی دەربچین کێ دەنگ ئەیات بە لێبڕینی موچە فەرموو با دەنگ بات چێش دەنگ نایات بە لێبڕینی موچە فەرموو با دەنگ بات ئەمڕۆ ئەم مناقەشەی کە لێرە نووسراوە بەڕاستی ئەوە نییە کە ئەم هەموو خەڵکە چاوەڕێکە ئێوە هەمووتان بینیتان لەم ڕۆژەیە من خۆم لەگەڵ پێشمەرگەیەکە سوالم کرد بۆ ئەوەی مناڵەکانی عیلاجکە سوال ئیتر لەوە زیاترێ پێشمەرگە سوالی بۆ بکەی بەرگەی دووهم دقەی خۆم تاوا نەکردووە بەرگەی دووەم لەسەر ئەو بڕیارەی لەم ئەخیرا لە جەنابتانەوە دەرچووە هەتا قسەی خۆمەکەم دقەی خۆم هەیە قسەی خۆمەکەم من هیچ بە هیچ شێوازێک وەک پەرلەمانتار پەیوەست نابم بۆ بڕیارەی جەنابتەوە تا تاعنی لێ ئەیرێت و بۆ ئەوە معلوم بێت سپاس. تەواو بەڕێزان ڕووپاخان بەڵێ تەواو بڕۆ پەیوەست مەبە بڕۆ بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڵێ تەواو ڕووپاخان بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمەسایەکتان بۆ خێنمەوە دوایی بزانن لە ماوەی 3 ساڵە بە نۆزدە لیژنەکەی پەرلەمانی کوردستان تەنها 26 جا لیژنەی لاوەکیان دروست کردووە کە ئەکاتە 0.25 بەڕێ سەرۆکی پەرلەمان خاڵی پەیڕەویمان هەبوو لەسەر بەرنامەی کار بەڵام بەداخەوە چونکە کە خاڵی پەیڕەوی لەسەر بەرنامەی کار هەبێ بەر لەوەی دەست بە کۆبوونەوە بکەی دەبێ وەریگری بەداخەوە ئیدارەدانێکی خراپی کۆبوونەوەی پەرلەمان دەکەی ئیدارەدانێکی ناپەیڕەوی و نایاسایی و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی ناشرین کردو بەڕاستی ڕۆژێک نووسراو دەردەکا نووسراوەکە ناپەیڕەویە ئیدارەدانێکی ناپەیڕەوی دەکا ئەگەر بەس بەڕێزت دەستەی سەرۆکایەتی بەو پێڕەوە کار بکەن پەرلەمان ئەوە دۆخی نابێت کە ئێستا هەیە چەندین 30 پەرلەمانتار داوای نوقتە نیزامیمان کرد هەمووی لەسەر بەرنامەی کار بوو 2 بەرگە 3 بەرگەت ڕواند اینجا نوقتە نیزامی ئێمە وەردەگری وەرزی یاسادانان بۆ درێژ دەکەوێت بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەگەر وعدمان پێ نەدەی بەڵێنمان پێ نەدەی کە لەسەر سەیەکەمەکان لەسەر وانە بێژان لەسەر گرێبەستەکان ئەمانە هەموو ئەو پرسانن کە 3 ساڵە ئێمە لە ماوەی ئەم خولەی پەرلەمان یەکدانە بۆتەوە بۆمان باشە بۆ وەرزی یاسادانان بۆ حکوومەت درێژ بکەینەوە هەچی پرۆژەی حکوومەتە بیخەینە بەرنامەی کار و ببینە
پارێزەری حکومەت بەڵام دوو لەو پرۆژانە پرۆژەی فراکسیۆنی کۆمەڵن گەروەرزی یاسادانان لەو پرسی خەڵک درێژ دەکەوە فراکسیۆنی کۆمەڵن گەروەرزی یاسادانان بۆ پرسی خەڵک درێژ دەکەوە هەردوو مانگەکە ئێمە دادەنیشین لێرە معقول نییە 32 ڕۆژ پەرلەمانی کوردستان کۆنە بێتەوە ئێستا بێ بۆ حکومەت وەرز درێژکەوە سپاس دوانیان دیارەوە حکومەتن دوانیانی فراکسیۆنی ئێوەیە هاتیشی سپاس کردم بەڵێ هاتی سپاس کردم کە لە بەرنامەی کارم داناوە بەڵێ مژدەخان بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە داوامان کرد بۆ دانیشتن بۆ ئەوە بکرێت کە کۆتایی بە لێبڕینی موچە پێندرێن نەک تیمی حکومەت بێ بڵێ پارەمان نییە و بەغدا پارە نانێر و ئێمە جێمان لەو قسە بێتامانە بێکە هیچ ئەسڵ ئەساسێکی نییە ئەو کاتەکە لێبڕینی موچە گوترا بۆ یەک مانگە ئەو کاتە نەوت بە 33 دلار بوو ئێستا 2 دەکا بە 66 ئێستا بە 76 دلارە نەک 62 ئەوەندەش زیاترە هەر لێبڕین هەر 121 هیوادارم ئەو جەلسەیە بڕیاری کۆتایی هێنانی لێبڕینی موچە بدرێ نەک دانیشین گوێ لە هەندێک مبرری زعیفی حکومەت بگرین سەبارەت بەو بڕیارەش کە هەمومان تاوانبار کراین بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڕێستان لەسەر داوای دەستەی وەبەرهێنانیان حکومەتیان هەر کەسێکە کە ئەو بڕیارە داوا یعنی چۆن بڕیار دەدەی کە نەزانی ئەو کەس چێیە یعنی چۆن بەناحەق تۆ بڕیار بەسەر ئێمە دادەی وەڵام من یەکباری خۆم ناچمە ژێر ئەو بڕیارە و پەنجە بە چای هەر کەسێکیش دادەکەم کە بڵێ پارەی وەرگرتویان بەرتیلی وەرگرتەوە بەردەوام دەبن لەسەر بەدواداچون و مژدەخان ئەمە بۆ هەموو لایەکی ڕوون بکەمەوە ئێستا بەڕێز سەرۆکی دەستەی وەبەرهێنانیش گوێی لێمە ئێمە بڕیارەکەمان دابوو ئیمزامان کردبوو لە کاروباری پەرلەمان بوو بۆ اینجا بە سەرۆکی دەستەی وەبەرهێنانمان وت کە ئێمە بڕیارمان داوە چونکە لە هەنێ شوێن گوێم لێ بووە کە وتێتی لەسەر پێشنیاری بەڵام ئەمەیە بە هەموو لایەک و ڕای گشتی ڕابگەن و ئێستا گوێی لێمە کە ئێمە بڕیارمان دابوو کە تەلەفۆنمان بۆ بەڕێ سەرۆکی پەرلەمان کاک لوقمان سەبارەت بە نووسراوی 1755 قسە بکە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە ئەندامانی پەرلەمان هەمومان مەحکومین بەو سوێندەی لەم هۆڵە پیرۆزە خواردومانە هەمومان مەحکومین بەو بەڵێنانەی کە داومانە ڕازگۆ بین دەستپاک بین لە بەردەم میلەتەکەمان و خوای خۆمان بۆیە نووسراوی 1755 لێکەوتەی خراپی سەبارەت بە ئەندامانی پەرلەمان لێکەوتۆتەوە ئێوە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەبێ لەم حەقیقەتە تێبگەن و لە نیگەرانیەکانی ئەندامانی پەرلەمان تێبگەن بۆیە ئێمە سوورین لەسەر ئەوەی کە ئەبێ ڕاست و دروستی ئەم مەسەلەیە ڕوون بکرێتەوە ئەگەر خوانەکە ئەندامێکی پەرلەمان بە خراپی پێگەی پەرلەمانتاری دەسەڵاتی پەرلەمانتاری بە خراپ بەکارهێنابێ بە هیچ شێوەیەک لەژێر هیچ بیانوێک نابێت چاوپۆشی لەو کەسە بکرێت بۆیە دیسان تەکید لەم بابەتە ئەکەینەوە لەم پەرلەمانی ماوەرگرت کە لیژنە دروستەکەین دەرفەت بدەن بۆ ئەوەی بابەتێکی تر باس بکرێت کە باس نەکراوە هەڵەت خان بەڵێ دوای وەرتەگرم کاگەڵ کەوت برای سروکا پارلمانی دیف ماده 51 برگا 2 نقطات نظامی وردگرم روز دوشنبه ترخان کردن بو کمبونویت لجنه انا زانم دیف بریاره که جیگر سروک پارلمانی کوپیتیویه 2 مواد دست نشان بکن بو بانک هشتا یا مهواندار کردن وزیران یا تیم حکومتی انا زانم پال پشتی بچه ماده پیروی کریه که دو جوان بینه یا 2 موعد بینه دست نشان کردن بو حکومتی الميجوا بيستويكي هيفيد قال 28 في هيفيكو افرو بو ما كوبونا دانات بود قال وزير پروردي وك لجنه پروردي قال وزير دارایی صدان ما مستایت وانا بیش افروکه چاواره بون افروکه الجلسه پارلمانی مصری وان یک لابتن لجهه داخله که همی یادداشت دیتر که دو یادداشت که 23 امضایا یادداشت که 43 امضایا یا بشگو هاویتن نوکل لجنه بیتویه وی بابتی اکلا بکتن آیا بوچی اف بابتی اکلا نبویا کب صدان وانه بیجا افروکه موچی هیوا 1 و 2 و 3 و 4 و 5 و 6 ورنه گرتینه یعنی معقوله ما مستای وانه بیش پاراج بریکا خوب ده تاریکه ئێستا حکومەت لێرابن ئەو پرسیاران لێ بکەن چکا دەکەم ئەو بابەتە ئەمڕۆ بە ئامادەبوونی حکومەت دەتوانن ئەو پرسیارە سەبارەت بە مەسیری وانە بێژان بکەن کاک هەڵکەوت ئێمە وەزیرەکان هاتوون فەرمویان لێ بکەین بێنە ژوورۆ بۆی دەست بە دانیشتنەکە بکەین بەڵێ کاگەڵ کەوت یعنی بۆی کۆتایی هاتووە دەست پێ دەکەین فەرموون بەڕێز بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشەمووی داوا لێ یەکەم کاتەکەم پێبەی
لەبەرەوە هەر کاتێ من قسەم کردووە زەناوی کەوتووە بەسە قسەم نەکردووە حەزی ناکەم زیاد لەسەری بڕم کەوتومەی بڵێ بەڕێزان گرفتێکی کشتتوکاڵیمان هەیە زیاتر لە دەیان تەلەفۆنم بۆ هاتووە کە لە سایلۆکان کارێکی وا کراوە گەنمەکان ساڵانی پێشوو لە 185 بە دەرەزەیەک تەواو ئەدرا لە قەڵەم لە 110 بە دەرەزە دوو لە 105 بە دەرەزە سێ ئیسا بەعەکسۆیە لە 185 بە دەرەزە سێیە لە 110 دەرەزە دووە لە 105 دەرەزە یەکە ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە بە هەموو قەناعەتێک و ئەڵێم ئەوە دەستێکی لە پشتە تەرکیزەکە لەسەر ئەوانەی کە لەو شوێنە ئەو مختەبەرە بەو شێوە داینێن لەبەرەوە فەلا زەرێنێکی زۆری کردووە خاڵێتر زەرابی سەرکی پەرلەمان بووم بوورە یارمەتی بە مەمنونە بووم من ئەو لیژنە کە بەڕێستان و ئەندامانی پەرلەمان بڕیارماندا لیژنەی لەسەر بگرین من لیژنەکە بە زیاد دەزانم هۆکاری ئەوەیش دیارە بەڕێزت بووم بوورە و قسە بەرامبەر بەڕێزت ئەگەر ڕوخسەت بەی زەناوی سەرکی پەرلەمان یەک دەقا بەڕێز دیارە لە مەزدەرێکی سەحیح و مطلقەوە ئەوە دەستکەوتووە ئەینا زەناوی وەکو سەرۆکی پەرلەمان نووسراوێک ناکرد بۆ ئەرزومەنی وەزیران دیارە دڵنیاین عەفوگەن سەرۆکی پەرلەمان دڵنیاین لەوەی زەناب و سۆن ئەو مەزدەرە دەستکەوتووە بەڵێ بەڵێ بەناوی پەرلەمانی کوردستان بە گەرمی بەخێر هاتنی بەڕێزان وەزیرە بەڕێزەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بەخێر بێن بەڵێ فەرموو کاگاوڕ بەڕێ سەرۆکە پەرلەمانی مدەخەزە ڕوونکردنەی کرد بۆ نزانم جوابە من نەهات بەناوی خۆی گەورە و میرەبان من لە سەر دوو سێ بابەت بە کورتی قسەکەم ڕاستی بەرنامەی کار دەبوو ڕێکەوتنامەی 50 ساڵی تێدا بووە لەگەڵ تورکیا تێنیە لەبەرەوەی یاداشتمان هەبوو لە ماوەکانی پێشوو دواتر لەسەر نووسراوی چەند ڕۆژی پێشتان قسەکەم بەرە سەرۆکی پەرلەمان من بۆ خۆم نەگوێ بەو برادران ماڤاڵانم زۆر باسیەوەیان کرد لە پەیج و سایتی فەیک و بێخاون و ئەوشتانە قسەکراوە هیچ منەتم پێ نییە هەرچی قسەیە کراوە ئەستە نایبینم گرنگی پێنادەم و لە ماوەکانی پێشوو بە چی نەفەسێک کارم کردو لەسەر ئەوەی کە لەر شوێنێک گەندەڵیەک فەزاحەتێک دزینێک هەبوو بێ لە هەر پرۆژەیەک لە ماوەکانی پێشوو سوورترە بم لەسەری و بە لێبردنەوە نووسراوەکەی ئێوەش بە هیچ جۆرێک من کاری پێ ناکەم و کاریگەریشی نابێ دواتر لەسەر ئەوەی ئێمە من لە جەلسەی پێشوش ئاماژەم بۆ کردبوو پێشنیارم کردبوو لەسەرەوەی کە جەلسەیەک ئامادە بکرێ بڕیاری پەرلەمانی و تەشریعی تێدا بدرێ لەگەڵ ئەوەی کە پەرلەمانی کوردستان دژی لێبڕینی موچە و موچەی فەرمانبەرانە بەڵام ئەگەر ئێستا بڕیاری تێدا نادرێم جەلسەیە بە لە ئێستەوە بیزانین بۆیە دڵنیاییمان پێ بدەن لەسەرەوەی کە ئەم جەلسەیە بۆی لێکلا بێتەوە چی فراکسیۆنێک لە دژی لێبڕینی موچەیە چی فراکسیۆنێک لەگەڵ بڕینی موچەیە بەڵێ زۆر سوپاس نازانم لە ئێستاوە تا 10 ساعتی تر چی ڕۆدا کاکمەم سەرۆکی پەرلەمان جەنابێت دکتۆرات لە قانونایە حەزەکەم قسەیەکەم بۆ جەنابێت دکتۆرات لە قانونایە پرسیارەکەم موجهە بۆ جەنابێت یعنی ئایا پەیڕەوێکی ناوخۆمان هەیە بە دەنگی پەرلەمانتاران پەسەند کراوە بڕیارێکی کارگێڕی خۆ نەقڵکردنی فەرمانبەرێک نییە لە هۆبەیەک بۆ هۆبەیەکی کە تۆ بڕیارێکت دەرکردووە شکۆی پەرلەمانتارت شکاندووە حسابت بۆ ئەبا قسەکە تەواوکەم حسابت بۆ پێگەی پەرلەمانتار نەکردووە یعنی چی سەرۆکی پەرلەمان بڕیارێک ئەنووسێت ئەینێرە بۆ ئەنجومەنی وەزیران بەپێی مادەی 22 بڕگەی شەشەم و بەپێی یاسای هەڵبژاردن کە پەرلەمانتار سوێندی یاسای خواردنوێنەری گەلە بۆی هەیە لێکۆڵینەوە بکات لە هەموو پرسێک ئەم بڕیاری تۆ پاڵپشتە بە مادەی 40 کە پەیوەندی بە لیژنەکانەوە هەیە تۆ قانونیت پێم سەیرە عیبیتیان نییە ئەگەر جەنابەت لەم بڕیارە پاش گەز بیتەوە نا بخرێتە دەنگدان ئەگەر نایخەیتە دەنگدان دڵنیا بە سەرۆکی پەرلەمانی داهاتۆم بڕیاری تۆڵەوە شێنێتەوە تکاکەم یعنی ئەم بڕیارە پەرلەمان بیخە دەنگدان دڵنیا بە 90 دەنگ زیاتر هێنێت ئەم بڕیاری تۆ ناقانونیە احترامی شکۆی ئەم پەرلەمانە بگرە و ئەو لیژنە لێکۆڵینەوەیش کێ خراپی کردووە و احترامی پۆستەکەی خۆی نەگرتووە پەرلەمانتار خەریکی گەندەڵی فەسادی بووە ئەمە بۆ ڕای گشتی ئەلان کرێەوە ئیجراعاتی لەگەڵا بکرێت ئەم بڕیارە بیا بۆ شێتەوەی ئیداری بەڕێزان ئێمە کە لیژنەی ئامادەکردنی پەیڕەوی نوێ بووین مامۆستا ئەبوو بەکریش ئەندامی ئەو لیژنەیە بوو
جگە لە برای بەڕێزمان خاڵێ خۆش بوو دکتۆر فرسەت کە سەرۆکی لیژنەکە بوو هەموو ئەندامەکانی تری لیژنەکە ماون بۆ شێوازی مامەڵەکردن و چاودێریکردنی کەرتی تایبەت لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئێمە کەوتینە ناو جەدەلیەت و مناقەشەیەکی زۆر گەورە بۆ تەفسیرکردنی ئەو مادەیە کە ئەڵێ ئەندامی پەرلەمان مافی چاودێریکردن و بەدواداچوونی هەیە مەبەستی حکوومەتە ئایا مەبەستی کەرتی تایبەتیشە لە بیرمە ئێمە زیاتر لە پەیڕەوێکی ناوخۆی پەرلەمانی وڵاتانمان هێنا ئەو کات یەک دەرچەمان دۆزیەوە بۆ مامەڵەکردنی ئەندامی پەرلەمان و پەرلەمان بە شێوەیەکی گشتی لەگەڵ کەرتی تایبەت بە شێوازی ڕاستەوخۆ ئەویش ئەوە بوو کە لە ڕێگەی لیژنەی پەرلەمانیەوە بێ واتە لە ڕێگەی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستانەوە بێ بەڕێستان زیاتر لە جارێک وتوتانە ئێمە ناچین بۆ لای وەزیر ئەبێ وەزیر بێ بۆ ئێرە واتان وتووە و حەقی خۆتانە پێتان وایە دەنگتان داوە بە بەڕێز وەزیرە بەڕێزەکان ئەبێ ئەوان بێن بۆ ئێرە ئەی چۆن ئاساییە ئەگەر کۆمپانیایەکی کەرتی تایبەت گەندەڵی کردبوو ئەندامێکی ئازیزی شکۆداری پەرلەمانی کوردستان بچێ بۆ لای کۆمپانیا ئەگەر لە ڕێگەی لیژنەیەکەوە نەبێ بەڕێزان داواتان لە یەکەم سەیری ئەرشیفی لیژنەکانی پەرلەمانی کوردستان بکەن لە خولەکانی ڕابردوو هەموو لیژنەیەکی پەرلەمانی کە مەبەستی بوو بێ سەردانی پرۆژە بکە پرۆژەی حکومی بوو بێ بە تەواوەتی یان پرۆژەی تێکەڵ بوو بێ یان وەبەرهێنان بوو بێ جەدوەلەیەکی داناوە کە لەم مانگەیە سەردانیان پرۆژان ناکەین لە ڕێگەی ئەم لیژنە لاوەکیانەوە وەڕاستەوخۆ حکوومەت ئاگدار کراوەتەوە کە مەوقعی عەمەل ئاگدار بکاتەوە لەوەی کە لیژنەیەکی شکۆداری پەرلەمانی کوردستانە چێ سەردانی ئەو مەوقعاکە و بەڕێوەبەری گشتی ئەو کەرتە ئەبوو لەگەڵ لیژنەکەی پەرلەمانی کوردستان بێ ئەوەی کە پەرلەمانتاری کوردستان مامەڵەی لەگەڵە کرد لێپرسراوە حکومیەکەیە کە ئەبێ چاودێر بێ لەسەر کەرتی تایبەت نەک بچی قسە لەگەڵ کۆمپانیا بکەی دڵنیاتانەکەم کە ئێمە بە تەنها مەبەستمان ڕێخستنی ئەم بابەتە بووە پێم خۆش نییە ئەم ڕقەمانە لە بەردەمی ڕای گشتیا بڵێم بەڵام ئێمە لە دەستەی سەرۆکایەتی لە سێمین ساڵەی کە تەواو ئەبێ پەرلەمانی کوردستان ویستمان ئەحسایەک حازرکەین دڵم دێشێ کە ئەم ئەحسایە خەمە بەردەمی ڕای گشتی بەڵام بۆمان دەرکەوت ئیشی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان لە بانگێشکردنی وەزیرەکان و لە بانگێشکردنی بەڕێوەبەرە گشتیەکان و لەو شێوازە بە دوواداچوونەی کە پەیوەندی بە ناو پەرلەمان هەیە ئەحسایەیە کە جێگەی دڵخۆشیە بەڵام بەڕێزان ئەمەی لە بەردەستی منایە و دواتر ئەی خەمە بەردەستی بەڕێزیشتان ژمارەی پرۆژەکانی وەبەرهێنان و کەرتی تایبەت و پرۆژە حکومیەکانی کە لە زەمەنی کابینەی نوێیەما حوزوری هەیە زیاتر لە 1000 پرۆژەیە ئەمەشی کە دواتر ئەینێرم بۆ بەڕێستان کۆی ئەو لیژنە لاوەکیانەیە کە هەموو لیژنەکانی پەرلەمانی کوردستان جگە لە لیژنەی یاسایی کە مولزەم نییە و لە لیژنەی کاروباری پەرلەمان کە مولزەم نییە سەردانی مەیدانی کە ئیشەکانی لێرەیە بە هەموو لیژنەکانی پەرلەمانی کوردستان 26 جار لیژنەی لاوەکیان دروست کردووە بۆ سەردانی پرۆژە یعنی ئەگەر 26 دابشکەی لەسەر 1000 ئەکاتە 0.026 ئەگەر دابشیکەی لەسەر ژمارەی لیژنەکانی پەرلەمانی کوردستان ڕقەمێکی وایە کە ئێمە لە ڕوومان نایە داینی لەناو تەقیمەکەمان بۆ لیژنە لاوەکیەکانی پەرلەمانی کوردستان کە ئەمەوێ بچنەوە بە ئەرشیفی ئەمەوێ بەڕێزە تکاتان لێ تکا دەکەم پەخشڕاگرن تکا دەکەم باشە با هەبێ بەڕێزان واتە لە کۆی 1000 پرۆژەی ئەم حکوومەت یاریێمی کوردستانە ئێمە متابعەی 2.6مان کردووە وەکو لیژنە لە کاتێکە بەتەنها یەک لیژنەی خولی سێمی پەرلەمانی کوردستان کە سەیرم کردووە بە تاقی تەنها یەک لیژنە 113 موقعی پرۆژەی بە تاقی تەنها بەسەر کردوێتەوە بەڵێ بەڕێزان
لەبەرەوە دڵنیاتانەکەم کاک دیاری داوا ئەەکەم بە دڵی خۆتان قسەتان کرد دەرفەت دەبا منیش بەدڵی ئەخر خوا مەهێنەرە ڕجا با قسەکانم تەواوکەم با فێریەوە بین گوێ لە یەکتری بگرین من هێشتا قسەکانم تەواو نەبووە من هێشتا قسەکانم تەواو نەبووە بەڕێزان ئێمە لە پەرلەمانی کوردستان حەزەکەین ڕێژەی بە دوادەچوونەکانی لیژنەکانی پەرلەمان لە ئاسمان بێ و هەموو پێداویستەکانیشی بۆ دابینەکەین و ئەشمانەوێ مشکیلەکانیان حەل ببێ ئێمە باسی پرۆژاکەین بەڕێزان لێتان تێک نەچێ ئێمە باسی سەردانیکردنی پرۆژاکەین نەک سەردانیکردنی مەیدانی ڕقەمی پرۆژە و سەردانی پرۆژە باسەکەین لەبەرەوە ئەمەوێت دڵنیابن کە سەرۆکایەتی پەرلەمان هیچ زانیاریەکی دقیق و پشتڕاستکراوەی لەسەر هیچ یەکێک لەو دەنگۆیانە نییە داواتان لێ یەکەم تەرکیز با بکەینە سەر دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بەڵێ دکتۆر زانە بەڵێ بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پێمان خۆشە لەسەر دوو خاڵ قسە بکەین خاڵی یەکەم ئەوەیە ئەو ئامارەی کە جەنابەت ڕادگەیاند بۆ ڕای گشتی دڵتانژان دەکا وەڵاهی دڵتانژان نەکات ئەگەر حەقیقەتێک هەیە بۆ ڕای گشتی ڕای بگەێنن هەڤاڵانی ئێمە لە لیژنەکانی هەمیشەیی پەرلەمانی کوردستان بەو پەڕی بەرپرسیارەتیەوە بەشدارن لە لیژنە لاوەچیەکان بەڵام ئەوەشیان هەر لە ئەستۆی جەنابتاندایە لیژنەی لاوەچی لێرەوە چۆتە پارێزگای سلێمانی یەکەم سەردانی ئەنجامدایە لە دووەم سەرداندا بە ئەمری جەنابتان لیژنەکە لە سلێمانیەوە گەڕاوەتەوە بەس لە بەرهۆکاری ئەوەی پێیان بڵێن کە ئێمە ناتوانین مەسروفاتی لیژنە لاوەچیەکان هەڵبگرین ئەوە نوقتەی یەکەم هەڤاڵانی پەرلەمانتار بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمان بۆ ڕای گشتی بیزانێت نە ئۆتۆمبیلیان بۆ دابین دەکرێت نە وەسلی بەنزینەکانیان بۆ سرف دەکرێتەوە نە پارەی مەسروفاتی سەفەرەکانیان پێدەدرێت تاوەکو ئێستا 3 ساڵە لەسەر بەرچی خۆیان ئەم لیژنانە بە دواداچوونی خۆیان دەکەن ئەمەشیان دەبێت ڕایگشتی بیزانێت ئەمە کەم تەرخەمی پەرلەمانتار نییە ئەوەش نوقتەیەکی تر خاڵی تر بەڕێز سەرۆکی پەرلەمان تایبەت بەم بابەتەی کە بەڕێستان نووسراوتان دەرکردیە ئێمە لە فراکسیۆنی پارتی یەکەم فراکسیۆنی پەرلەمان بووی ڕاگەیەندراومان بڵاو کردەوە بێباچی هەڤاڵانی خۆمان لەم بابەتە بۆ ڕای گشتی ڕاگەیان ئێستا پشتگیری تەواو لە بڕیاری کە بەو بڕیارەی بە کۆی دەنجی پەرلەمانتاران درا ئەمڕۆکە بۆ پێکیناری ئەم لیژنەیە دەردەبڕین ئەم لیژنەیە دەبێت دەست بەکار بێت و دوو لیژنەی تایبەتمەندمان هەیە لە پەرلەمانی کوردستان لیژنەی کاروباری پەرلەمان لیژنەی دەستپاچی زۆرینەی فراکسیۆنەکانی پەرلەمان ئەندامیان لەم دوو لیژنەیەدا هەیە کۆکراوەی ئەم دوو لیژنەیەک پێک بێت بە مەرجێک ئەندامانی فراکسیۆنەکان تیکرار نەبنەوە چونکە ئێمە مەبەستمانە ئەندامانی سەرجەم فراکسیۆنەکان بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە بەشدار بن لەم لیژنەیە بەڵام لێرەوە بە ئەمە لەسەر ئەمە یەکلابینەوە ئەنجامی ئەم لیژنەیە تەواو بوو دەبێت ئەم پەرلەمانتارانەی ئەم هەڵانەیان کردووە و بەو قسانەی جەنابەت بێت دەبێت هەڵەیان کردبێت ئەمە بڵێ هەڵەیان کردووە دیارە چونکە جەنابەت تاکیدت کردەوە چوونە لەگەر کۆمپانیای گەندەڵ دانیشتون کە لەگەر کۆمپانیای گەندەڵ دانیشتون ما ئێستا جەنابەت باست کرد مادام لەگەر کۆمپانیای گەندەڵ دانیشتون دەبێت لێرەوە پارێزبەندی لەسەر ئەم پەرلەمانتارە هەڵبگیرێت و بدرێتە دادگا زۆر سوپاس جارێک قسەکانی من وەکو خۆی حەزەکەم بگا من ئەڵێم بەڕێزان جارێک سەبارەت بە مەسەلەی مەسروف و ئەوانە ئێمە دیوان بانگەکەین و ئەبێ لێپرسینەوەیان لەگەڵەکەین سەبارەت بەو قسەی کە بەڕێز دەیکەی پەرلەمانی کوردستان ملزمە پابندە کە لیژنەیەکی لاوەکیە ڕواستیاری بۆ دابینکە و بەنزینیشی بۆ دابینکە و بەڕێزان ئێمە باسی پرۆژەکانەکەین ئەگینا دەیان لیژنە لە پەرلەمانی کوردستان سەدان بە مەبەستی سەردانیکردنی بابەتەکانی تر سەردانیان کردو بە نمونە هەر لیژنەی ڕەنگە دارایی سەردانی 20 سەردانی خاڵە سنووریەکانی کردوێت لیژنەی کاروباری کۆمەڵایەتی دەیان سەردانی سجنەکان و دامەزراوەکانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کردووە ئێمە باسی پرۆژەکانەکەین و ئەگەر ئەم بابەتە با حەسم کەین بەڕێزان تکایە با کۆتایی بەم بابەتە بێنین بچینە سەر بابەتی موچە ئەم بابەتە با کۆتایی پێبێنین بچینە سەر بابەتی موچە
بەڵێ سەرۆکایەتی هەر سێ لیژنەی یاسایی دارایی پیشەسازی وزە فەرمونون سەرۆکایەتی هەر سێ لیژنەی بەڕێزان باش آخر هەر زیاد دەکا نوقتەی نظامی من ئەزانم هەر 108 ئەندام پەرلەمانەکەش لەسەر موچە قساکە بەڵێ کاکاوە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە 57 ئەندامی پەرلەمانی کوردستان کاتێککە یاداشتمان پێشکەش کردووە یاداشتەکەی ئێمە ڕوونە داوامان کردووە لەسەر لێبڕینی موچە بێت چونکە پێمان وایە لێبڕینی موچە نایاسایەوە داوامان کردووە پێویستە کە بەشی موچەیەک بکات بەڵکو بە قەناعەتیمە بە پێی بەدواداچوون نوێنەرانی حکوومەت لێرن من تەحەدای حکوومەتەکەم داهاتی هەرێمی کوردستان بەشی 2 موچە ئەکات نەک 1 موچە بۆچی تا ئێستاش لێبڕینی موچە بەردەوامە و حکوومەت ئامادە نییە لێبڕینی موچە کۆتایی پێ بهێنرێت بۆیە داواکەین لێرە قەراری پەرلەمانی بڕیاری تەشریعی دەربکرێ کۆتایی بە لێبڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بهێنرێ باچیتر موچەخۆران نەبنە قوربانی و نەبنە سوتەمەنی بڕیارەکانی حکوومەت و بڕیارە ناپەیڕەویەکان. بەڵێ بەڕێزان پشوویەک بۆ ماوەی 1 چارەک وەرەگرین.